لە یادی لەدایکبوونی پێشەوەی مرۆڤایەتی پێغەمبەری خۆشەویستمان محەممەد درودی خودای لەسەر بێ موسڵمانانی بەردەڕاش یادی لەدایکبوونی پێغەمبەر بە بەرزی نرخاند. پیرۆز و مبارەکە لەسەرجەم مسلمانانی جیهان بە گشتی بە تایبەت لە هەرێمی کوردستانی خۆمان و هەروە لە خوای گەورە داواکارین ئەو یادە پیرۆز و مبارە ببتە هێوێنی اتفاقی و تەبای هەموو لایەک و یادی لەدایکبوونی پێغەمبەری ئاخری زەمان شتێکی زۆر گەورە و گرینگە. ئەگەر بینە وردەکاریەکان یەکەم کەس کە یادی پێغەمبەری کردبیتەوە خوای گەورە بووە. هەر لە یادی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد درودی خودای لەسەر بێ مسلمانانی بەردەڕەشی وا دەخوازن ئەم یادە ببێتە هەوێنی ئاشتی و پێکەوە ژیان لە نێوگەلی جیهان و هەرێمی کوردستان بە تایبەت. تونی پێشەوەی مرۆڤایەتی فەخری کائینات ڕەسوولی ئەعزام محەممەد درودی خوای لەسەر بێت لە سەرجەم موسڵمانان پیرۆز بێت و هیوادارم ڕۆژی لەدایکبوونی پێشەوەی مرۆڤایەتی ببێتە هەوێن و فاکتەری پێکەوە ژیان، چونکە خۆشەویستمان محەممەد درودی خوای لەسەر بێت لە کات و لە زەمانێکدا لەدایک بوو کە تاریکی باڵی کێشا بوو بەسەر جیهاندا و بەسەر دنیاداوە ئەو بووە ڕووناکیەک بۆ ئەوەی کە ژیانی یەکتر قبولکردن بگەڕێتەوە نێو مرۆڤایەتی و هیواداریشم هەروە بێت و لە هەموو وڵاتانی ئیسلام نەژادیش. پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت بۆ ژیانی پاشی ئەم پێغەمبەرە مەزناکە، پێغەمبەری ئاخر زەمانە و پێغەمبەری ئومەتی ئاخر زەمانە. بەڕاستی بەشداریکردنیش لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆکە مەولودی پێغەمبەرە یادی لەدایکبوونیەتی کارێکی باشە و خێرێکی مەزنا، هەروەها دابەشکردنی شیرینی یاخود هەر خێرکردنێک لەم ڕۆژە کارێکی گەورە و مەزنا لای موسڵمانان و ساڵانە لەگەڵ هاتنی یادی لەدایکبوونی پێغەمبەری خۆشەویستمان لە 12 ڕەبیعی ئەوەل لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە دابەشکردنی شیرینی و سروودی ئایینی ئەم یادە بە بەرزی دەنرخێنن. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاش. اللهم صل على